خۆشەویستە لە تەوەریدۆماندا بابەتێکی ترمان ئامادەیە و پێشکەشی ئێوەی ئەزیزی دەکەین کە تایبەتە بە پاراستنی نەریت و ڕسایەنایەتی کۆمەڵگە. بێگومان ئێمەی کۆمەڵگای کوردی هەر لە کۆنەوە کۆمەڵێک دابوونەریتی جوان و ڕەسەنی کوردیمان هەبووە کە گرنگیمان پێداوە، بەڵام ئێستا لێرە و لەوێ کللتوری نامەوە خۆت با بڵین چەندین چەمک و چەندین بابەتی نوێ دەهێنرێتە ناومان کە بۆتە جێی پرسیار لای زۆر بەمان، بۆتە هۆی داڕوخانی کۆمەڵگە و بۆتە جێی پرسیار لای زۆر بەمان کە هۆکار چییە کار دەکرێت لەسەر نەمانی ئەو کولتورە جوانی کە هەمان بووە و بێگومان ئەمەش چەندین ڕاهەندی هەیە و باسێکی زۆر لە خۆی هەڵدەگرێت. بۆیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد گۆمەشینیمان کردووە. کۆمەڵاس مامۆستام کاتت باش، خۆشحاڵ بین بە ئامادەبوونی لەگەڵمان لە پەیامی ڕۆژ. دەستپێک بۆ پرسیارە دەست پێ بکەم، پاراستنی نەریت چییە و مەبەستمان لێ چییە؟ و کارمەندان و هەموو بینەرانی کەناڵی خۆشەویستی پێیان باش، هیوادارم ئەمڕۆ لەم بەیانیە زۆوە تا ئێوارە ڕۆژێکی خۆش بێ، ڕۆژێک بێ دوور لە کێشە، دوور لە مەشاکل، دوور لە بیستنی هەواڵی ناخۆش، ڕۆژێک بێ ڕۆژی گەشانەوە و گەیشتن بی بە هیوا و ئاواتەکان، گەیشتن بی بە خێر و خۆشی بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگەی کوردستانی. دیارە بابەتی پاراستنی ڕەسەنایەتی و بەهاکانی کۆمەڵگە یەکێکە لە پرەنسیپە گشتیەکانی کۆمەڵگەی جێگیر. ئێمە کاتێک تۆ دەتەوێت پارێزگاری لە بەهاکانی کۆمەڵگە بکەیت یا بتەوێت کۆمەڵگەیەکی کامل بناسیەوە، کۆمەڵگەیەک کە پابند بێ بە کۆمەڵێک بنەما و بابەتی کۆمەڵایەتی، کۆمەڵگە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان تێدا پتەو بێ، کۆمەڵگەیەک کە توانای زاڵبوونی بەسەر کێشە کۆمەڵایەتەکاندا هەبێ، ئەو کۆمەڵگەیانن کە داکۆچی یا پارێزگاری لە کۆمەڵێک بنەما و بەهای ڕەسەنایەتی وە کەلتوری و مێژووی خۆیان دەکەن. هیچ کۆمەڵگەیەک نییە ئێستا دروست بووبیان با بڵێن مێژووی کۆمەڵگەکان ئەو کۆمەڵگانی کە ئێستا لەسەر زەوی دەژین بگەڕێتەوە بۆ 10 ساڵ یا بۆ 5 ساڵ. هەموو ئەو کۆمەڵگانی کە لەسەر زەوی هەنا مێژووی دروستبوونیان دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ. کەواتە ئەو کۆمەڵگانە کە هاتوون تا گەیشتونەتە ئەمڕۆ تەبەقە بە تەبەقە و سەردەم بە سەردەم و زەمن بە زەمن لەو کۆمەڵگەوە ڕادستی کۆمەڵگەی دوای خۆیان کراوە، لەو چینەوە ڕادستی ئەم چینە کراوە لەگەڵ پاراستنی کۆمەڵک بەهای جوان. ئەوەی کە ئێستا تۆ دەیبینی ئەمە بەرووبوومی کۆمەڵگەکانی پێشە خۆمە بۆ ئێمە ماوەتەوە. ئایا ئەم بەهاو نەریتانی کە ئێستا دەگونجێن یا ئەوانشی کە ناگونجێن، ئایا ئەوانە بریتی بوون لە بەهاو ڕەسەنایەتی ئەو کۆمەڵگەی پێشە خۆمان، کۆمەڵگە و باب و باپیرانی پێشە خۆمان، ڕەسەنایەتی پێشە خۆمان؟ طبعاً کۆمەڵگە جێگیرەکان ئەگەر 2000 ساڵ یا ئەگەر میلیۆنێک ساڵ بەسەریاندا بڕوە، بابەتە جێگیرەکان وەکو خۆیان دەمینێنەوە، بەڵام ئەو بابەتانی گۆڕانکاریان پێدا دێ ئەوانە نەکە بەپێی زەمان، بەپێی سروشت یا بەپێی تەکنەلۆژیا یان کۆمەڵک بابەتێک کە پێویستی بە گۆڕانکاریە. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە وەکو کۆمەڵگەی کوردستانی کە خاوەن دیرۆک و مێژوێکی دوور و درێژین، کەلتوری کۆمەڵگەی کوردستانی، کەلتوری کوردستانی بەردەوام بریتی بووە لە کەلتوری پێکەوە ژیان، لە کەلتوری جوان، لە کەلتوری پاراستنی بەهاکانی مرۆڤایەتی، لە کەلتوری ڕێزگرتن، لە کەلتوری پیشاندانی پیاوەتی و هاوکاری و کۆمەک و بەخشین و فریاکەوتن و هەموو ئەمانە بەبێ ئەوەی هیچ سەردەمەک، بەبێ ئەوەی هیچ ڕژێمەکی سیاسی، بەبێ ئەوەی هیچ سیستەمەکی سیاسی بتوانی کاریگەری لەم بەها و دابوونەریتە جوانانە بکە کە لەنێو کۆمەڵگەی کوردستانی هەبووە تا گەیشتۆتە ئەم قۆناغا. بەداخەوە ئێمە کە ئەمڕۆ قسە لەسەر بەها و ڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردستانی دەکەین، باسەکە باسی ئەمڕۆیە. ئێمە بەتایبەت ئەوانەی کە لەم بوارە کار دەکەن، کۆمەڵناسان، ڕاوێژکارانی خێزانی، توێژەران، ئەمانە باشتر دەرک بەم ڕاستیە دەکەن کە کاریگەریەکانی پێشکەوتن، کاریگەریەکانی تەکنەلۆژیا، کاریگەریەکانی گۆڕانی ئاکار و ڕەفتاری تاکەکان لەسەر زەوی بەقەت ئەوەی کاریگەریان لەسەر کۆمەڵگەی کوردستانی و تاچی کوردستانی و کوردەواری هەبووە، بەقەت ئەوە بەلایەنە خراپەکە، بەقەت ئەوە بەلایەنی ئیجابی کاریگەری نەبووە. ئێمە تەنها لە ڕووی دیکۆرەوە توانیمان سوود لە تەکنەلۆژیا وەربگرین، تەنها لە ڕووی دیکۆرەوە
توانیمان سود لەو گۆڕانکاریانە وەربگرین کە لە وڵاتانی پێشکەوتوو هاتوۆتە پێشەوە. بەڵام لە ڕووی سیستەمی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی دابوونەریتەوە، لە ڕووی بەها جوانەکانەوە، لە ڕووی پێشکەوتن لە ڕووی معریفە و عەقڵ و بابەتە زانستی و ئەکادیمیەکانەوە، لە ڕووی بەدواداچوون بۆ توێژینەوەی گەورە و داهێنانی گەورە ئێمە دواکەوتین. ئێستا تۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا ئاستێک نزم بۆتەوە لە هەرێمی کوردستان تاکەکان لە نێوان تەنانەت پێشووتر دەیانگوت پەیوەندی کۆمەڵایەتی نێوان خزمەکان کەمە. ئێستا پەیوەندی کۆمەڵایەتی نێوان خوشک و براکان، پەیوەندی نێوان کوڕ و کچەکان لەگەڵ باوک و دایکیان. یعنی من ئەم ڕۆژە بەداخەوەم لە یەکێک لە کەناڵەکان بینیم کە مامحازیەکی کوردەواری قسەی دەکرد کە باسی ئەم بابەتەی کرد زۆر بەدڵسافی وتی بەداخەوە گوتی دوو جێژنەیە کچ و کوڕەکانیشم سەردانیان نەکردومە، وتی ماڵەکانیشان نزیکە. یعنی تۆ پێشتر ئەم کۆمەڵگەی کوردستانی ئەگەر لە هیچ بۆنە و مناسبەیەک یەکتریان نەدیت باێ و کۆنەبووبانەوە، بە تایبەتی لە بۆنە کۆمەڵایەتیەکان، لە خۆشیەکان، لە پرسە و تەعزیەکان، لە جەژنەکان، لە گەشت و سەیران و بارەکان کۆ دەبوونەوە. زۆر باشە ماوەستا محەممەد، ئەمەش کاڵ بۆتەوە. بڵێ ماوەستا محەممەد، دەمێ بزانین کە ئەو تۆکمەی لە پەیوەندی کۆمەڵاتەکاندا بوونی هەبێت، ئەو سەردانیکردنەی کە بوونی هەبێت چ دەستکەوتێکی دەبێت، چ سوودێکمان دەبێت لە کۆمەلگادا، کۆمەلگا چی بەسەردادێت، یاخود وەلانانی کۆمەڵێک ئەفکار، کۆمەڵێک ئەوەی کە بۆ کەسێک لەگەڵ فکرەی منانیە سەردانی ناکەمیان زۆر جا سەلامی لێ ناکەمیان تێکەڵایەتی ناکەم، تەنان لە نێوان خزمیشە ئەمە بوونی هەیە. ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە سەقامگیری کۆمەلگا تێک بچێت وە زۆر جار بێتە ئەوەی کە ڕق و کینە دروست بێت لە نێوان تاکەکانی کۆمەلگادا. بەدڵنیاییەوە ئاسایشی ئابووری، ئاسایشی سیاسی و ئاسایشی کۆمەڵایەتی پەیوەستە بە ئاسایشی کۆمەلگا، ئاسایشی کۆمەلگەش پەیوەستە بە ئاسایشی تاک لە ناو خێزانەکان. هەر کاتێک تاکەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکانی تاکەکان لە ناو خێزان و هەر کاتێک خێزانێکی تۆکمە بوو، پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خێزان پەیوەندێکی تۆکمە بوو، خێزانەکان خێزانێکی تۆکمە بوون، پەیوەندیەکانیان لە ئاستێک بوو کە ئەوەی کە پێی دەگوترێ هەیبەت و بەها و ڕێز و ڕەسەنایەتی لە ناو هەر خێزانێک بوونی مابوو. لە ناو خێزانەکان گەورە و بچوشی هەبوو، لە ناو خێزانەکان ئەرکەکان دابش کرابوون، لە ناو خێزانەکان مافەکان وەکو خۆی دابش کرابوون، دادپەروەری لە نێوان کوڕ و کچ و دایک و باوک هەبوو. ئەگەر هەموو ئەم پرەنسیپە جوانانەی کە لە ڕابردوو لە ناو خێزانێکی کوردستانی هەبوو، ئەگەر ئەمە هەبوو کاریگەریەکانی ئەم تۆکمەیە، کاریگەریەکانی ئەم ڕێچیەی نێوان خێزان کاریگەری گەورەی لەسەر چەند بابەتێک دەبێت. یەکەمیان ئەوەیە کە کاریگەری لەسەر کەمبوونەوەی فشارە دەرونیەکان دەبێت کە لە ئێستادا یەکێک لە نەخۆشیە باوەکانی ناو کۆمەلگا، یەکێک لە نەخۆشیە باوەکانی تاکەکان بریتە لە بابەتی تەنیایی، ئەوەی کە هەز بە تەنیایی دەکا، حەز لە ژیانی تەنیایی دەکا، کۆمەڵک فشاری دەرونی لەسەرە کە تەنها خۆی قسە لەگەڵ خۆی دەکا، خۆی دەردەشە لەگەڵ خۆی دەکات بۆ ئەوەی ئەم بابەتانە چارەسەر بکە، بەڵام ناتوانێت لە هەمان کاتدا خۆی مامۆستا بێ و خۆشی قوتابی بێ. بۆیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان وا دەکات کە تۆ وەک ئەوەیە لە پۆلێکی دەیان قوتابی دیکە لە پۆلەکە لەگەڵتن و بەیەکەوە گوێتان لە مامۆستایەک ڕاگرتووە. ئەمە یەک لە کاریگەریەکانە کە فشارە دەرونیەکان کەم دەکاتەوە، وا لە تاکەکان دەکات تاچی کۆمەڵایەتی بن. چونکە ئێمە دەزانین مرۆڤ بە سروشت هەم لە پێناسەی کتابە ئاسمانیەکان و ئاینە پیرۆزەکانی ئاسمانیەکان، هەمیش لە کتابی لە دەستنووسی فەیلسوفەکان هاتووە کە مرۆڤ بە سروشتی خۆی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، حەزی لە تێکەڵبوونە، حەزی لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. تەنانەت ئاەت و فەرمودەی گەورە و پیرۆستن لە هاندانی تاکەکان لۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و سەردان و هاموشۆ و هاتوچۆکردن. حاڵەتی دووەم کە کاریگەری دەبی ئەم پەیوەندی پتەوە لە نێوان خێزان، کەمبوونەوەی ڕێژەی تاوانەکانە، کەمبوونەوەی ڕێژەی کێشە کۆمەڵایەتیەکانە. چونکە لە ئێستادا کاتێک تۆ کەسێک ئامادەیە بیر بکاتەوە بە تەنیا دواتر بیرکردنەوەیکی نەرێنی توش دەبێت بۆ ئەوەی پەنا ببا بۆ تاوانەکە دەرحەق بە خۆی بی یا دەرحەق بە کۆمەلگە بێ. بەڵام ئەگەر لە ناو کۆمەلگە بوو سەرقاڵ بوو بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان، سەرقاڵ بوو بە کۆمەڵک کار، لە شوێنی کار پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بوو، لە ماڵەوە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بوو، ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری گەورەی دەبێت لەسەر کەمبوونەوەی ڕێژەی تاوانەکان. بابەتی سێەم ئەو تاکە لەبەرەوەی بەشەکە لە کۆمەلگا، بەشەکە لە کۆی کۆمەلگەی گشتی، ئەم تاکە دەبێتە بەشێک لە پاراستنی ئاسایشی کۆمەلگا. چونکە هەر کاتەچیش
ئەگەر ئاسایشی کۆمەلگا ئارام بوو یعنی ئەگەر کۆمەلگەیەکی ئارام بوو ئەوە بە دڵنیاییەوە بارودۆخی ئابووری و سیاسیش کاریگەریان دەبی سەقامگیر دەبن تۆ سیرکە لەو کۆمەلگانەی کە کێشەی سیاسی هەیە یا کێشەی کۆمەڵایەتی هەیە بابەتی شەڕ بابەتی کێشە کۆمەڵایەتیەکان زیادبوونی ڕێژەی جیابوونەوە زیادبوونی شەڕ ئەمانە هەمووی کاریگەری لەسەر بازار دەکا کاریگەری لەسەر پرۆسەی ئابووری کۆمەڵایەتی ئەو کۆمەلگەیەش دەکا وا دەکات کە خەڵک هەست بە هیوایی بکە هەموو ئەمانە کاریگەریان هەیە ئەگەر خێزانێکی تۆکمە بوو پەیوەست بوو بە کۆمەڵک دابوو نەریتی کللتوری عورفی عادەتی جوان بە تایبەتی مەبەسمان دابوو نەریتە جوانەکان و پەسەندکراوەکانە کە دوور بێت لە دابوو نەریتە نەشیاوەکان ئەوەی کە لە ڕابردوو هەندێک بابەت بە ناوی کللتورەوە هاتە ناو کۆمەلگە یا بە ناوی عورفەوە هاتە ناو کۆمەلگە دوایە دەرکەوت ئەمە نەعورفە و نە کۆمەلگە و نە کللتورە ئەمە عادات و تەقالیدی خێزانێک یا کەسێکە دەیوێت فەرزی بک بەسەر دەوروبەرەکەی خۆشی بۆیە ئەم بابەتە ڕاستەوخۆ ئاسایشی کۆمەلگا پەیوەستە بە ئاسایشی تاکەکان کاتێک لە ناو خێزان لە بەروبوومی خێزانێکی تۆکمەوە سەرچاوە دەگرێت. زۆر باشە من ئەمێ جەخت خەمە سەر ئەو پرسیارەی کە بەڕاستی خۆمان هۆکارین بۆ ئەو بارودۆخی کە لە کۆمەلگای هەیە یاخود ئەوە تا ڕۆژ و بارودۆخی کۆمەلگەیە و ژینگەی کۆمەلگەیە کە کاریگەری هەبووە لەسەرمان کە دابوو نەریت و ڕسایەنایەتی و کوردی و جوانی خۆمانمان بیر بچێتەوە. ینی پرسیارەکە لێرەدایە هۆکارەکان چین هەچ کاتێ بمانەوێت دەستخینە سەر ئازارێک بگومانە بزانین بۆچی دروست بووە بۆچی ئەمە ئێستا ڕەنیاوەتەوە لە ناومانە. هۆکارەکە وازەحە دوو بەشەیانی دوو سەرێ بەشێکیان بڵێ تاکەکان خۆیان هۆکارن بۆی ئەم بارودۆخانەی کە بەسەر خۆیان دێ یا بەسەر خێزانەکەیان دێ یان بەسەر کۆمەلگە دێ بەشێکی هەمومان مححکومین بەوەی کە کاریگەری کۆمەلگە و پرۆسەی سیاسی و پرۆسەی ئابووری بەسەرمانەوە کاریگەری هەیە ئەخر بۆ نمونە خێزانێک چەندە تۆکمە بێ خێزانێک چەندە بێکێشە بن لە ڕووی کۆمەڵایەتەوە بەڵام کاتێک کێشەی ئابووریان بۆ دروست دەبێ کاتێک کێشەیەکیان بۆ دروست دەبێت پێیوەستە بە معیشەتی ژیانیان بە دڵنیاییەوە تۆ سیر دەکەی ئەمە کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان دەبێت کاریگەری لەسەر ئەم خێزانە دەبێت کاتێک خێزانەکان چەندە بێکێشە بن بەڵام پرۆسەی سیاسی ناسەقامگیر بێ بە دڵنیاییەوە کاریگەری گەورەی لەسەر خێزانە دەبێت بۆیە ئەم بابەتانە هەمووی وەکو ئەڵقەی زنجیر بەیەکەوە بەسراونەتەوە یعنی لە هەر شوێنێک خەلەل هەبێ لە هەر شوێنێک کەم و کوڕی هەبی کاریگەری لەسەر ئەوەی پێشە خۆی و ئەوەی دوای خۆشی دەکات ئەمە جگەر لەوەی کە کاریگەریەکان یاخود هۆکارەکانی دیکەی کە پەیوەستن بە ناسەقامگیری یان هاتنە پێشی کەش و هەوایەکی ناسەقامگیر لە ناو خێزان و کۆمەلگا بەداخەوە یعنی ئەمڕۆ دەستگاکانی ڕاگەیاندن یعنی دەورێکی باڵایان بینیوە لە بەڵاڕێدابردنی و بە پەرگەندەکردنی تاکەکانی کۆمەلگا و خێزان و وایان کردووە ئێستا بەڕاستی دەستگاکانی ڕاگەیاندن ئەو میێوانە ناوەختن کە بەبێ وەرگرتنی ئیزن لە هەموو ماڵێکن یعنی تۆ تەماشای کەناڵەکان دەکەی ژمارەیەکی زۆر لە کەناڵی بیندرا و بیسرا و بەتایبەت ئەو کەناڵانەی کە کاریگەریان هەیە ئێمە دەزانین کەناڵە بیندراوەکانن واتە کەناڵەکانی تەلەڤیزیۆنین شاشەکانن ئەو شاشانەی کە کاریگەری گەورەیان هەبووە لە ڕابردوو لەسەر خێزان ئەو شاشانە و ئەو بەرنامە و ئەو پرۆگرامانەی کە کاریگەورەیان لەسەر ئاسایشی خێزان هەبوو دەیان بەرنامە و درامە بوونە مایەی جیابوونەوە و هەڵۆشانەوەی دەیان خێزان دەیان بەرنامە و وتاری ئاگرین و چەلەحانی نێوان دوو مێزگرد و خەڵکێک لە ناو بەرنامەکان بووە مایەی تێکدانی نێوان دوو خێزان و دوو کۆمەلگا دەیان جار بووە لە دوای بەرنمەیەک لە بەرنمەکان کێشەی گەورە نێوان دوو عشیرەت دروست بووە دەیان جار ئەوە بووە کە کەناڵەکانی ڕاگەیاندن مایکەکان و کامیرەکانیان بردۆتە سەر شوێنی تاوانەکان و وەکو دادوەر و لێکۆڵەر مامەڵەیان کردووە و کۆمەڵک بابەت و ڤیددیۆیان پیشاندایە کە بەپێی بنەمای ئاینی و مافی مرۆڤیش ڕێگە پێدراو نییە ئەمانە هەموو کاریگەری هەیە خۆشمان بەشێکین بەڵێ کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەشێکن لەم پرۆسەیە و ئەوەشی کە کاریگەری ڕاستەوخۆشی هەیە ئەمڕۆ بەداخەوە سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ئالەتەن کە زۆر بە پەلا زۆر بە سەریعی کاریگەریە نەرێنەکانی خۆیان لەسەر تاک دروست کردووە و کێشەی گەورەیان دروست کردووە لە ناو خێزان و بوونەتە مایەی دابڕانی تاکەکان لە ناو یەک خێزان تەنانەت لە نێوان دوو هاوسەر تەنانەت لە نێوان دوو خوشکوبرا یعنی وای کردووە کە ئێستا مۆبایلەکە یا تۆڕی کۆمەڵایەتیەکە
شوێنی پیاوی بۆ خێزان گرتەوە شوێنی خێزانی بۆ پیاوی گرتوتەوە شوێنی خوشتی بۆ برای گرتوتەوە شوێنی برای بۆ خوشتی گرتوتەوە کە ئەمە کارەساتێکی گەورەی کۆمەڵایەتی بەدواوە ئێمە دەمێکە زەنگ و هۆژاریمان لەو بارەوە داوە. زۆر باشە مامۆستا محەممەد دەمێ باز لە شتێکی دیکە بکەینەوەی ژەوەیە کە لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی کە چەندین کۆڕ و سیمیناری زۆر ئەبەسرێت بۆ پاراستنی شکۆی خێزان چەندین وەرکشۆپ و چەندین گفتوگۆ دەکرێت لەبارەوەی کە شکۆی خێزان شکۆی کۆمەلگا بپارێزرێت. ئەمە چی وای کردووە کە کەمترین کاریگەری هەیە ئەم هەموو قسەکردنە پێدوانیە بەشێکەوەیە کە تاکەکانی کۆمەلگا کاتێک کە مامۆستایەکی زانکۆ یاخود کەسێک کۆڕێک دەبەستێت لە شوێنێکدا یاخود ئەو مامۆستایە کە ئەو کۆڕە دەبەستێت یاخود قسە دەکات بۆ کۆمەڵێک ئەوانن کە لەوانەیە دید و بۆچوونیان یەک بێت یاخود ئەو کەسانە سەردانی ئەو شوێنە ناکەن کە دید و بۆچووی لەگەڵ ئەو مامۆستا ئاینیە هەیە پێی وایە کە ئەو پێویست ناکە گوێلەوە بگرێت چونکە لە حیزبی ئەو نیە چونکە لەلایەنی ئەو نییە بۆیە زۆر جار ئەمە دەبێتە مای سیەوەی کە تاکانی کۆمەلگا کەمتر ئەو بابەتانە وەربگرن لەبەرەوەی کە بیر لەوەکەنەوە کە لەبەر بە خاترەوەی کە فکریان جیاوازە گوێ بۆ کەسی بەرامبەر ناگرێت. ئەم بابەتی جەنابەت سەرنجی ڕاکێشان بەوەی کە ئەمە پۆڵم بکەم بەسەر دوو بەشی یەکەمیان دڵنیا بە لەوەی کە وتارەکانی من و هەموو ئەو خەڵکانەی هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی هەموو ئەو مامۆستانەی زانکۆ هەموو ئەو ڕاهێنەر و توێژەر و هەموو ئەو ناونیشانانەی کە هەیە سەدان کۆنفراس بکەین سەدان سیمینار بکەین ئەمە باشە هیچ یعنی بابەتەکە باشە و پێویستە بکرێ و نابی ساردینەوە بەڵام کاریگەری هەموو وتارەکانی ئێمە و بەرنامەکانی ئێمە و کۆڕ و سیمینارەکانی ئێمە لە ئێستادا لە سەردەمی میدیا و تەکنەلۆژیا و سۆشیال میدیا بە تایبەتی کاریگەری یەک مۆدێلی نییە کاریگەری یەک کەسی نییە کە وەکو کەسێکی چالاگوانی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بە بابەتی تەنز یان شتێک دەکات کە گرنگی پێدراوە ئەوانەی کە کەس نازانی چۆن دروست دەکرێن و چۆن دەکرێنە بەتەڵی شاشە و دوایش لە ناکاو ون دەبن یعنی تۆ سیر کە بینەری یەکێ لەوانە بۆ نمونە ڕەنگە دەگاتە 700,000 کەس بە هەموو مامۆستایانی ئاینی بە هەموو مامۆستایانی زانکۆ بە هەموو توێژەران بە هەموو ڕاهێنەران 50,000 کەس جێلهار هەمووی ڕناگرێ بەڵام ئەمە بەس لە ناو شاشەکەی خۆی 700,000 کەس سەیری دەکا وە کاتێک سیر دەکەی خەڵک ئەمە بە بەتەڵی شاشە دەزانێ ئەمە بە سوپەرمانی بابەتێک دەزانێ ئەمە بە پێشڕەوی بابەتێک دەزانێ بەڵام کاتێک سیر دەکەی چونکە لە ئەساسدا لە بنەڕەتەوە ئەمانە وەکو کوردەواری گوتنی فویان تێکراوە تەمەشا دەکەی کاتێک ون دەبن و نامینێن و کاریگەری خراپەکان بەجێ دێڵن و ئەو خەڵکە بەلاڕێدا دەبن و گەنجان بەلاڕێدا دەبن گەنجان لە بێبەش دەکەن لەم هەموو وتار و سیمینار و کۆڕ و کۆنفرانسە باشە خۆشیان ون دەبن یا دەکردرێ یا دەفرۆشرێ یا نازانم چی لێ دێ بابەتەکە بە زەرەری کۆمەلگا کۆتایی پێدێ بابەتی دووەم ئەگەر لەم کەناڵی ئێوە دەست پێ بکەین بۆ نمونە هاوڵاتیەک کە بیر و بۆچوونی لەگەر حیزبی ئەم کەناڵە بۆ نمونە یەک نەگرێتەوە ئامادە نییە هەموو ڕۆژێ سەیری ئەم کەناڵە بکە چونکە ستایلی کەناڵەکەی وەرگرتووە تێگەیشتۆ کە کەناڵی ئەلف بەرنامەکانی هەمووی لەسەر ئەم بابەتێ دەڕوە مامۆستایەکی ئاینی قسەی دەکات دوای مامۆستایەکی ئاینی سێم مامۆستایەکی ئاینی چوارەم بانکخوازێک پێنجەم مەسەلەن کەسایەتێکی ئاینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەتادا معجیبی ئەو جۆرە بابەت و وتارەیە ئەی تۆ لە شاشەکە چۆن دەتوانی کاریگەری لەسەر سەتانەوەتەکەی دیکەش بکەی کە دەیوێت جێی لە خەڵکی دیکە ڕابگری کە ستایل و ئەندام و کادیری بۆ نمونە ئەم حیزبە نەبێت کە ئەم کەناڵەی هەیە ئەمە کاریگە یعنی تۆ باشە کادیر و ئەندامانی ئەم حیزبە تازە بڕیاریاندایە بە شتەکانی ئەم حیزبە بڵێن بەڵێ بۆ نمونە ئەم کادیرە دی قسە بۆوان دەکا کەواتە بۆ شاشەکە بەکاردێنی بڕۆ کۆبنەوەکان لە ئۆرگانە حیزبیەکان بکە تایبەت بە کادیری خۆت ئەم شاشەیە دەبێت شاشەی هەموو کەس بێ ئەم بابەتە بۆ کەناڵە ئیسلامیەکان بۆ کەناڵەکانی حیزبە نەتەوەیەکان بۆ کەناڵی حیزبە سەر بۆ خەکان و چەپەکان بۆ هەمووی ڕاستە تۆ کەناڵ یعنی کاتێک سەیری کەناڵێک دەکەی سیر دەکەی ئەوەی وتار دەدا ئەوانەشی دانیشتین هەموو یەک ستایلن ئەمە قسە بۆ خۆیان دەکەن ئەم قسە لە بازنەیەکی داخراو دەسوڕێتەوە تۆ چۆن کاریگەری لەسەر ئەم هەموو گەنجەی زانکۆ دەکەی گەنجی زانکۆ نایە سەیری بەرنامەیەک بکە کە پێی وابێ بۆ نمونە تەنها باشە من هەموو شەوێ سەیری بکەم مامۆستایە قسەی دەکا خۆ ئەو مامۆستایە تاو تێگەیشتم باسی خوا و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ باسی ئادابەکانی ئیسلام دەکا
خۆشیان هەمووی بریتینی لە ئادابەکانی ئیسلام بۆ نمونە ئەدی ئادابەکانی شەقام و ڕۆیشتن ئەدی ئادابەکانی وەزیفا ئەدی کۆمەڵک بابەت هەیە ئەمە بابەتی گشتین دەبێت تۆ خەڵکی جیاواز داوتکەی تۆ خەڵک بانگ ناکەی بۆ ئەوەی لەسەر بابەتی سیاسی قسەی بکە من ئەمڕۆ هاتووم وەکو ڕایۆشکارێکی خێزانی بۆ نمونە هاتووم کۆمەڵک باسی ڕەسەنایەتی دەکەین کابرایەکی چەپ بێ هەر باسی ڕەسەنایەتی دەکە هەر ئەمەیە کابرایەکی لیبرال هەروە کابرایەکی دیموکرات خواست هەروە کابرایەکی ئیسلامی هەروە خۆڕەسەنایەتی هەر ڕەسەنایەتی کۆمەڵگەیە بیر و بۆچوونی جیاوازی تاکەکان جیاوازە لە ڕووی ئایدیا و فکرەوە لە ڕووی ئاینەوە بۆ نمونە ئەگەنا کەلتوری کەسێکی کریسیان لە هەرێمی کوردستان هیچ فەرقینە لەگە کەسێکی مسلمان وەکو کەلتور یعنی دابوو نەریتی کۆمەلگە هەمووی دابوو نەریتە عیبە لە هەموو شوێنێک عیبەیە ئەوانەی نامون بە کۆمەلگە لە هەموو شوێنێک هەر نامۆن یعنی ئەوە نییە تۆ مادەم ئەمە ئاینی جیاوازە لە هەرێمی کوردستان پێکاتە و نەتەوەی دیکە هەیە ئەوەی کە بەلای کوردەوە نامۆیە و ناکرێت بەلای تورکمانێکیش هەر نامۆیە دزی هەر دزیە لە هەموو ئاینەکان لە هەموو نەتەوەکان ڕێزنەگرتن هەر ڕێزنەگرتنە هەر نامۆیە بە ڕەسەنایەتی و بە کللتور و بە ئادابی کۆمەلگا بۆیە دەبێت شاشەکان لە مەودووە بیرکەنەوە کە تەنها قسە بە خۆیان نەکەن تەنها ئەم خەڵکە بانگ نەکەن کە لە چوارچێوەی بازنەیەک وتار بۆ یەکتر بدەن ئەخر کادیرەکانی خۆشیان بێزار و بێتاقەت بوونە لەم هەموو وتاری خەڵکی خۆیان و سیاسیەکانی خۆیان والله خەڵکی سیاسی هەیە لەم هەرێمی کوردستانە وتار دەدا کادیرەکانی خۆی تااقەتی نییە کەناڵەکەی دەگۆڕی چونکە تێگەیشتە 30 ساڵەوە قسەی دەکا بۆ نمونە خەڵکی دیکە ئەمڕۆ بابەتی دیکە هاتیە تۆ دەتەوێت خەڵک تاسیرە سا خەڵکی بکەیت ئێستا بە 6 مامۆستا و بانکخواز و کەسایەتی سیاسی وەکو باسم کرد کاریگەری یوتوبەرێک و شاجوانەک و نازانم کتە مۆدیلێکیان نییە ئەمە بابەتەکە چییە تۆ دەبێت بە زمانی سەردەم قسە بکەیت بۆرە بە زمانی ئەم گەنجە قسە بکە بزانە داواکاریەکانی چییە لەگەڵ معاناتی ئەم گەنجە بژی مەچۆ سەر بابەتی مێژووی و تۆ دەتەوێت چ بە گەنجێک بفرۆشیەوە بۆ نمونە ئێستا ئەگەر بتەوێت نیشتیمانی لەلا خۆشەویست بکەیت باسی خەباتی نهێنی دیژی سەردەمی بەعەز دەکەی ئێمە ڕۆیشت هەموو ڕۆژێ لە تیکتۆکەکەی ئێستا دەزانی سەدام چێ بۆ دادگایی کرا و ڕۆیشت وەرە باسی خۆشەویستی نیشتیمانی بۆ بکە کە لە ئێستا چۆن دروست دەبێ ئەمە خۆ ناکرێت دیسان هەر تۆ قسەی بۆ بکەی ئێمە 30 ساڵە تۆ قسەت بۆ کرد خۆ ئێستا دەبێت خەڵکە چکە بێ قسەی بۆ بکە بۆی زمانی ئێستا ئەو گەنجە فکرێ ئەم گەنجە بیر و بۆچوونی ئەم گەنجە سەردەمی ئەم گەنجە لەگەر بیر و بۆچوونی ئەم سیاسیە نایەتەوە کە 40 ساڵ پێشێ سا قسەی بۆ خەڵک کردووە یعنی ئەمە دەبێت وەکو ڕاوێش پرس بەمانە بکرێن نەک هەر ئەمانە قسەکەری سەر تەلەڤیزۆنەکان و شاشەکان بن ئەمەیە بابەتەکە بۆیە بابەتەکان کە کاریگەریان نییە بەڕاستی یعنی لە ڕووی ئاینیەوە کاریگەریەکان هەرکەم بۆتەوە لە ڕووی سیاسیەوە هەرکەم بۆتەوە لە ڕووی کۆمەڵایەتی شۆرکەم بۆتەوە مامۆستا کۆتا پێیانتان بگەێنن لە کۆتا ساتەکانی بەرنامەکەمانە هیوادارم هەموو کەناڵەکان هاوکار بن بۆ دروستکردنی کەشێکی لەبار پاراستنی ئاسایشی تاک و خێزان بەداخەوە من ینی ناچارم ئەمە بڵێم لەبەرەوەی توێژەری کۆمەڵایەتی و کۆمەڵ ناسم بەڕاستی ئاسایشی خێزانەکان دەلەنجێ لە ئێستادا مەترسیەکان لەسەر تاک خێزان زۆرە ئالەتەکان و ئامێرەکان بۆ بەلا ڕێدابردننی کۆمەلگە و هەڵۆشانەوەی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆرە هیوادارم شاشەکان هاوکار بن بۆەوەی خۆشی و ئاشتەوایی بگەڕێتەوە ناو خێزانانە ئامارەکانی دادگا پێمان دەڵێت چکارە ساتێکەیە هیوای سەرکەوتن بۆ جەنابتان و بۆ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد گۆمەشینی کۆمەڵاس و توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاسەکەین کە بە شازێکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان نابوویت